باس لە یەکێک لە ناوەندە گرنگەکان دەکەین لە شاری ڕانیەویش ناوەندی وەرزش و لاوانی ڕانیەکێکێکە لە ناوەندە چالاک و گرنگەکان لە شاری ڕانیە. یەکێکە لەو ناوەندانەی کە چەندین کار و چالاکی هەیە لەکردنەوەی خولەکان بێت لە وەرزی هاویندا یاخود خول لە پیشەیەکان بێ بۆ ئەوەی گەنجانی ئەو دەڤەرە بتوانن لی سوودمەند من و ببنە خاوەنکاری خۆیان نەک تەنها بۆ ڕەگەزی نێرفڵک و بۆ خانمانیش دەتوانن بنە خاوەنکاری خۆیان. چەندین کار و چالاکی تریانە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسە و باس دەکەین لەسەر چالاکیەکانیان بزانین بەگشتی کار و چالاکیەکانیان چین تا چەند ئەم ناوەندە بۆتە هۆی ئەوەی کە گەنجانی ئەو دەفەرە بتوانن لی سوودمەند من و هەروە ببنە خاوەنکاری خۆیان. دەچینە لای میوانەکەمان شیلان زیاد بەڕێوبەری ناوەندی وەرزش و لاوانی ڕانێکە ڕاستەخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمانە خات و شیلان سڵاو لەبێ و بەیانیت باش. سەرەتا دەبێ پرسیاری ئەوە لێ بکەم بەگشتی قسەمان بۆ بکە بزانین کار و چالەکیەکانتان بەگشتی چین هەروە باسێکمان لە بۆ بکە بزانین ئەم ناوەندە بە دیاریکراوی لە ساڵی چەند دامەزراوە. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران سپاس بۆ میوانداریتان. ئێمە ناوەندی وەرزش و لاوانی ڕانین ئەتوانم پێناسەیەکی بچکۆلانی ئەم ناوەندە بکەم. ناوەندەکەمان سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە لە ڕانیە بەڕێوەبەرایەتیەکەمان هەیە. لە بەڕێوەبەرایەتیەکەدا دوو ناوەندمان هەیە، ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە و ناوەندی قەڵازش. لە ناوەندا کار و تالەچەکانی ئێمە هەمیشە بەردەوامە و من وەکو خۆم ماوەی 4 ساڵە لەم ناوەندە کارەکەم و بەردەوام کار و چالاکیمان هەبووە، بە هەموو جۆرێک خولمان هەبووە. ناوەندەکەی ئێمە کە ئەڵێ وەرزش و لاوان بەشێکی وەرزشیە و بەشەکەی تر لە هەموو سێکتەرەکان ئێمە ئەتوانین خزمەت بکەین. بەڵێ بەڵێ شیلان خان باسێکمان لەوە بۆ بکە ئەو کار و چالاکیانی کار و چالاکیەکانی ئێمە بەڵێ ئێمە زۆر باشە دەیفەرموو بەردەوام خولەکەینەوە و هەموو جۆرە خولێک ئەەکەینەوە، خولی ڕۆشنبیریە، هونەریە، تەندروستیە و ڕەخساندنی هەلیکارە بۆ گەنجان. ئێمە توانیمانە لەو ناوەندە شتێک بکەین کە زۆرترین گەنجان و لاوان ڕوو لەم ناوەندە ئەکەن و بەشێکیان سوودمەند ئەبن لەم ناوەندە و ئاراستەیان ئەەکەین بۆ ئەو شوێنانەی کە هەلیکاری تێدا ئەدۆزنەوە. باش، یعنی ئەو خول و چالاکیانەی کایکەن پێشتر ئێوە گەڕان و بە دوواداچوون ئەکەن بۆ ئەوەی کە بزانن لە سنوورەکەیە چێ خولێک پێویستە یاخۆ چێ بابەتێک گرنگە بۆ ئەوەی گەنجان بتوانن بەشدار بن لەو خولانەی کە ئێوە ئایانکەنەوەی چ جایەتە خولی وەرزشی بێ، خولی چۆنەڵی کارسازی بێ یاخود هەر خولێکی تر بێ. ئێوە چۆن ئەم گەڕانە ئەکەن بزانن بازاڕی شارەکە، بازاڕی ڕانیە و ئیداری ڕاپەڕین چی پێویستە بۆی ئەو خولانەیان بۆ بکەنەوە. ئەمە ئەگەر گوێت لێم بوو و جوابی پرسیارەکەم بەرەواگەریش گوێت لێ نەبێ با تۆزێک باسی ڕانێ و ئیداری ڕاپەڕین بکەین کە بەڕاستی ناوچەیە کەسانە یەکێکە لەو ناوچانەی کە دانیشتوویەکی زۆری هەیە، چەندین بەڕێوەبەرایەتی حکوومەت لەو ناوچەیە خزمەتەکە دووە. ئەمەش ئەم بەڕێوەبەرایەتیە بەڕێوەبەرایەتی ناوەندی وەرزش و لاوانی ڕانەیەکێکە لە بەڕێوەبەرایەتیە چالاک و ئەکتیڤەکان کە لە سنوورەکەیە بوونی هەیەەوە کار دەکات. خاڵک لەو خاڵە گرنگانە ئەوەیە ئێمە کە بە دوواداچوونمان کردووە بۆ ئەم بابەتە باز لەواکرێ لەو سنوورەیە ئێمە زۆر جار بەرنامەمان کردووە خودە بیستین کە گەنجێکی زۆر لە سنوورە لە دڵمابووی کە لەو سنوورە چۆنەڵی نیشتیمان و خاکەکەی بەجێڵن و ئەڕۆنە دەرەوە لەبەر نەبوونی ناوەندانە زۆر گرنگە بۆ شاری ڕانیە بۆی بتوان هەلی کار بڕخسێن بۆ گەنجا چووکە هەر گەنجێکە دوێنی لەو دەڤەرە باسلەوە کاکە ئێمە لەبەر نەبوونی هەلی کار و هەروە خراپی باری گوزەران و ئابووری و قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە شار و وڵات و وەتانی خۆمان بەجێڵین کەواتە گرنگە ئەم جۆرە ناوەندانە هەبێت. ئەجا ئەماگەر شیلاخان پێمە پەیوەندیەکەمان لەگەڵ یا دروست بووە بەم پرسیارە دەست پێەکەین و شیلاخانیانی پێم بڵێ لەو خولانە یاخود لەو کار و چالاکیانەی کە بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە هەڵەسێت بە ئەنجامدانی و بە دروستکردنی ئێوە پێشتر هیچ لێکۆڵینەوەیەک هیچ گەڕانێک هیچ چۆنەڵی ڕسێرچێکەکەن بزانن بازاڕی ناوچەکە و پێداویستی ناوچەکە چییە بۆی ئەو خولانە بکەنەوە بۆ گەنجان کە دواتر خولەکە تەواو ئەکات و لەو خولە ئەو کاتی کە بۆی دیاری کراوە بە سەرکەوتووی تێپەڕێنێ هەلی کاری بە ئاسانتر بۆ دەست بکەوە.
ئێمە بەر لە هەموو شتێک کە دەستی پێەکەین بەرنامە و پرۆگرامی تایبەت بەخۆمان هەیە لێکۆڵینەوە لەسەر ئەوەکەین ئایا حەز و ئارەزوی گەنجان زیاتر لە چ بوارێکە و بە تایبەتی ئەو گەنجانەی کە خوێندنیان تاغاو کردیە حەز لە چ بوارێکەکەن بۆەوەی بتوانن بەشداری دەورەکانی ئێمە بکەن ئێمە بەڵێ ڕۆژانە گەنجان و لاوانی شار ڕوو لە ئێمە ئەکەن لەسەر حەز و ئارەزوی ئەوان ئێمە ئەتوانین خول ئەەکەینەوە و دەرفەت ئەدەینە ئەو گەنجانێک کە بۆنمونە خوێندنیان تاوا کردیە ئەتوانین وەکو مامۆستا هاوکاریان ئەەکەین بۆی بتوانن بێن لەگەڵ ئێمە بەشداری لە کار و چالاکیەکانەکەن لەو ناوەندا ڕۆڵی مامۆستا ئەجێڕن و ئەو خوێنکارانەی کە زیاتر حەزیان لێ بە دوواداچوون بۆنمونە لەسەر زمانی ئینگلیزی لەسەر کۆمپیوتەر لەسەر هەموو ئەو مەجالانێک کە خۆیان حەزیان لێە زیاتر زانیاری وەرگن ئێمە هەڵەسیم بەکردنەوەی خولەکان و هەم بۆ مامۆستا سوودمەندە و هەم بۆ خوێنکارەکانیش بۆ نمونە چەندین فێرخواز کە لێرە فێری کارەکان بوون ئێمە ڕاهێنانمان پێکردوون و ئاراستەی شوێنەکانمان کردوون بۆ نمونە ئەگەر خاتونێک لێرە دەورەیەکی خەیاتی بینی بێت ئێمە توانیمانەوە بۆ ماوەی مانگێک ڕاهێنانی پێ بکەین بێبەرامبەر بێگومانکارەکانی ئێمە بێبەرامبەرە بۆ گەنجان و لاوان توانیمانە لێرە لە کۆتاییدا بڕوانامەی پێ ببەخشین بەهۆی بڕوانامەکەەوە و بەهۆی ئەو ئەزمونەی کە لێرە وەریگرتووە توانیوێتی لە بازار لە شوێنە گشتیەکان یاخود لە ماڵەوە دوکان دابنێت بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت و هەروەها سەبارەت بە گەنجان بە لاوان بەڵێ خات و شیلان ئەم هەموو کار و چالاکە زۆرەتان هەیە کەواتە هەماهنگگیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی تردا هیچ هەماهنگگی و پەیوەندیەکتان هەیە بۆی بتوان کار و چالاکیەکان زیاتر بەرەو پێش بەرن ئێمە وەکو ناوەندی وەرشولاوان بەڵێ پەیوەندێکی یەکجار باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان لەگە دام و دەستگایەکان لە هەموو ئەو شوێنانێکە دەنگی ئێمە پێ ئەگاوە هەموو ئەو شوێنانێکە ئێمە ئەزانین کە هاوکار و پشتیوانی ئێمە بن ئێمە دەنگی خۆمان ئەگەینین بۆ ئەو شوێنانە بە تایبەتی ڕێکخراوەکان و لە ڕێگەی پەیوەندی خۆمانەوە و پەیوەندی ناوەندەکە ئێمە توانیمانە ڕێکخراو سەرنجی ڕێکخراوەکان ڕابکێشین بەلای خۆماندا توانیمانە لە ڕێگەی ئەوە 20 گەنج هەتا 40 گەنج بخەینە سەرکار لێرە بە تایبەتی لە ناوەندی وەرشولاوان لە بوارەکانی ژینگە دیزاینەر توانیمانە قسە لەگەڵ ڕێکخراوەکان بکەین بۆ ماوەی 3 مانگ ئێمە بەردەوام لەگەڵیان بووین بۆی بتوانین سەرنجی ئەوان بەلای خۆماندا ڕابکێشین بۆیە توانیمانە 20 گەنج لە ناوەندی وەرشولاوانی ڕانیا هەلی کار وەرگرن و بتوانن ئیشکان بەڵێ شیلان خان ئەمە باسمان لە خول و لە دەوراتەکان کردەوە با باسێکی فستیڤاڵ و چالاکیەکانیش بکەین ینی ساڵانە ئێوە هیچ فستیڤاڵ و پێشبڕکێک سازەکەن بۆ گەنجان و لاوان کاڵی بەڕێبەراتی وەرزش و لاوانی عنیتر ناوەکەی بەخۆیەوێت بێ ساڵانە چالاکی وەرزشیتان هەبێت ئێوە چۆن ئەم چالاکیانە ئەنجامێن هەروەکو باسم کرد ئێمە بەڵێ ساڵانە فێستیڤاڵمان هەیە فێستیڤاڵەکانیشمان جیاوازە بەڵام ئێمە یەک مشکیلەمان هەیە ئیمکانیەتی ئێمە سنووردارە ناتوانین ئەوەی لە حەز و ئارەزوی ئێمەیە لە توانای ئێمەیە و ئەو بەرنامە گەورانەی کە ئێمە دای ئەنەی ناتوانین وەکو پێویست لەبەر ئەوەی کە ئیمکانیتمان سنووردارە وەکو پێویست بتوانین خزمەتکەین بۆیە بەڵام بە پێی توانای خۆمان وە لە ڕێگەی عیلاقاتەوە توانیمانە ساڵانە بڵێ فێستیڤاڵمان هەیە و شتێکی ومان کردووەکە لێ شیلاخان ڕاتەگرم دوایی درێژە بە قسەکانی خۆت بە بەڵام لە ئێستەیە لە سنووری ڕانی و ئیداری ڕاپەڕین چەندین تیمی وەرزشی و تیپی وەرزشی و گەنجی بەتوانە هەن جایتر لە یاریە تاکە کەسیەکانە بەیە لە یاریە تیمی و گروپیەکانە بێ چۆن پشتیوانی ئەم گروپانە ئەکەن یاخود ئەم وەرزشوانانە ئەکەن ئەگەر گەنجێک وەرزشوانێکی بەتوانە بێ بنمونە بەشداری لە بتوڵەیە بکات لە دەروەوەی وڵات ئێوە چی بۆ ئەکەن وەکو بەڕێوەبەرایەتی وەرزش و لاوانی ڕانیە بەڵێ سەبارەت بە وەرزش هەروەکو باسم کرد ئێمە بەشێکی وەرزشین بەڵام لێرە یانە هەیە یعنی وەرزشی نادی هەیە بۆیە ئەوان گرنگی زیاتر بە بابەتەکەدەن بەڵام ئێمە وەکو ناوەند بەڵێ ئێمە گروپاتمان هەیە بۆ نمونە گروپی کۆنفۆنمان هەیە تایکواندۆمان هەیە بۆ کچان و بۆ کوڕان ئێستا ئالێن لە دوێنێ شەوێەوە کە گروپێکی
تایکواندۆی ئێمە وا بەشداری یەکێک لە پێشبڕکێیەکانی کردووە خۆشببختانە توانیویانە پلە یەکەم بەدەستبێنن من پیرۆزبایان لێ ئەەکەم و شەو داشمان بەزان ئەمە لە ڕێگەی ناوەندی وەرشولاوانەوە کە توانیمانە هاوکاریان بکەین و توانیمانە کۆمەڵە گروپات دروستکەین وەکو تیپی بالە بۆ کوڕان و بۆ کچان کە بەردەوامن لە هەفتەی ئایندە ئیشاڵڵا کۆتا یاری بەڕێەکەین و بەڵام ئەمەوێ لێرە باسێک بکەم بە سپاسێکی زۆرەوە کە ئێمە سپاسی جەنابی کاقوبا دەکەین بەڕاستی توانیویەتی لە هەوڵە بەردەوامەکان توانیویەتی هاوکاریەکی باشی وەرزشوانانی ئەم سنوورە بکات چ لە ڕووی یاریگا بۆ نۆژەنکردنەوەی یاریگایەکان و چ لە ڕووی پشگیری ئەو گەنجانە ئەکات کە توانە و لێهاتوویان هەیە و ئەتوانن بەشداری لە پێشبڕکەکان بکەن بۆیە من سپاسی ئەەکەم و هیوادارم بەردەوام بیت لەگەڵمان و هیوادارم بتوانین یارمەتی ئەو گەنجانە بدەین کە وەرزشوانن و بۆی بتوانن لە نێودەوڵەتیەکاندا بەشداری بکەن. باشە خات و شیلان جگە لەو بابەتی کە باس لێەوە کرد لا چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە خولی کارامەییتان کردبووە ئەو خولە چی بوو باسێکمانەوە بۆ بکە و چەند بەشدار بوو هەبوو لەم خولەدا؟ خولی کارامەیی هەروەکو باسم کرد ئێمە بەردەوام خولەکەینەوە زیاتر وا ئەەکەین کە لێرە خول ئەەکەینەوە کوڕ و کچ وا بکەین پێیان بگەینین لە ڕووی ڕۆشنبیریەوە دواتر ئاراستیانەکەن خولی کارامەیی بەڵێ ئێمە بەردەوام خولی کارامەیی ئەەکەینەوە بۆ گەنجان و لاوانی ئەم شارە ئەم خولە توانیمان لە ڕێگەی ئەم خولەوە سەرنجی دەیان ڕێکخرا و ڕابکێشین بۆ ئەوی بتوانن بێن لێرە لەگەڵ ئێمە وا بکەین ئەو گەنجانەی کە لە دەورەکەی ئێمە لە خولی کارامەیی ئێمە بەشداری کردووە و هەلیکاری دەستکەوێت. خات و شیلان جەنابەت خاتوونێکیت لەو سنوورەیەکە لە پلە پۆستێکی حکومیای پێم بڵێ ڕێژەی بەشداری گەنجانی کچان باشترەیە کوڕان باشترە چۆن پشتیوانی و پشگیری لە کچان و خانمانەکەی کە بۆی بێنە ناو ئەم خولانە و بێنەوەی کە بەشدار بن لە خولەکانتانە؟ بە خۆشحاڵیوە ئەڵێم بەڵێ ڕێژەی کچان ئەتوانم بڵێم زۆرترە لە ڕێژەی کوڕان لە بەشداریکردنی خولەکان. کارەکەیەوە کە خۆت جەنابەت بەڕێوەبەری یا هەر خانمانیە و سنوورە حەزیان لەوەیە کە چالاک بن و ئیشی خۆیان هەبێ؟ هۆکار زۆرە هۆکاری یەکەم ئەوەیە خانمانی ئەم سنوورە بەڕاستی جێگەی دڵخۆشین بۆ ئێمە لەبەرەوەی ئەزمموی باش تاقە وزەی باش هەوڵ ئەدەن فێر بن و هەوڵ ئەدەن لە هەموو بوارەکاندا بەشداری بکەن ئەوە نمونەیەکی یەکجار زەق و دیارەکە خانمان لە هەموو بوارەکاندا بەشداری ئەەکەن بە تایبەتی لە ناوەندی وەرشولاوان و هۆکاری دووەم ئەوەیە کە ئێمە توانیوانە لێرە ببینە جێگەی متمانەی ئەو دایک و باوکانەوە جێگەی متمانەی ئەو خەڵکە کە سیقە و متمانەیەکمان دروست کردووە بتوانن کچەکانیان ڕۆڵەکانیان ئەنێرن بۆ ناوەندەکانی ئێمە و لێرە پێیان ئەگەینین و بە هەموو شێوەیەک دەوراتیان بۆ ئەەکەینەوە بۆی بتوانین ببینە هۆکارێک بۆ زیاتر وشیارکردنەوەی کوڕان و کچانمان ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە بتوانین زیاتر گرنگی بە مەجای کچان بدەین و دەرفەتیان بۆ بڕەخسێنین بۆی بتوانن لە هەموو بوارەکاندا بەشداری بکەن بە تایبەتی لە وەرزش ئێمە ڕێگە خۆشکەر بووین بۆ ئەوە بتوانن کۆمەڵ لە کچانی وەرزشوان ڕۆ لە ناوەندەکەی ئێمە بکەن و گرنگیان پێ بدەین. باش خات و شیلان ئەگەر پێم بڵێ یاخود زانیاری و لە بەردەستا بێت ئاماری ئەم ساڵ تا ئێستا چەند چالاکیتان ئەنجام داوە چەند خولتان ئەنجام داوە و ڕێژەکەش بە چ شێوەیەک بووە؟ ڕێژەی ئەم ساڵمان تا ئێستا دیاریمان نەکردووە لە کۆتایی ساڵ قەرارە ڕێژەکان هەموو ساڵە ئێمەوە ئەکەین هەموو ساڵێ ڕێژەکان دیاری ئەەکەین و سوودمەند تا چەند گەنجان و لاوان سوودمەند بوون لەم ناوەندا ئێمە لە مانگی 12 ڕێژەی بەشداربووان دیاری ئەەکەین و ئەتوانم بڵێم لە 4 ساڵی ڕابردوشدا و لە ڕابردوشدا لە پێش منیشەوە هەموو ساڵێ ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە یەکەمی هەرێمی کوردستان بووە بۆیە دڵنیام کە ئەم ساڵیش بە هەمان شێوە یەکەم ئەبین چونکە ئێمە بەردەوام کار و چالاکیمان کردێ سەرڕای ئەوەی کە بربەستیشمان هەیە
ئاستەنگ دروست ئەبێ هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی تریشەوە بۆیە ئەگەر بێت و ئێمە ئیمکانێتمان بەو شێوێ سنووردار نەبوو باە و هاوکاری باشتری ئێمە کرابایە ئێمە ئەمانتوانی کاری زۆر گەورەتر بکەین و پرۆژەی زۆر گەورەترمان هەیە بۆ گەنجان و بەرنامە و پلانی زۆر گەورەمان هەیە ئیشاڵە لە ئایندەدا یەک لە دوای یەک ئەو پلانانە جێبەجێ ئەەکەین بۆیە ئێمە هەڵمەتێکمان هەیە بۆ هەڵمەتێکمان هەیە و بەرنمەیەکمان داڕشتووە بۆ ئەوەی بتوانین دەرفەتێک بۆ گەنجان دروستکەین لێرە لە ڕانیا بە چەندین شێوە بەشداریان پێ بکەین. دەستخۆش خات و شیلان بە ئومێدی فراوانتربوونی کار و چالاکیەکانتان و هەر بمێنن سوپاس بۆ شیلان ئەسعاد بەڕێوەبەری ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە کە ڕاستەخۆ لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بووی.